ساڵێکی گرژ و ئاڵۆز بوو. ساڵی 2007 بەرەو کۆتایی دەڕوات بۆ ئەوانەی کە ئاهەنگی کریسمس دەگێڕن ئیتر کاتی پێکەوە بوونە، بەڵام لە کاتێکدا کە دەکرێت بۆ بەکاربردن و زیاتر لە پێویستی خۆت زۆر کات بەهای ڕاستەقینەیان تێپەڕێنیت، بەڵام دەنیمارشەکان لە نێوان خەڵکە دڵخۆشەکانی دنیادا شێوازێکی دیکەیان هەیە کە بە هیوگان ئاسراوە و هیچیشی تێناچێت، کەواتە خەڵکانی دیکەی جیهان چۆن ئەمە ساز دەکەن و چۆن لە وەرزی ئاهەنگەکەدا دڵخۆش دەبن. لە ڕێی خوانی خێزانیەوە دانیشتن لە ماڵەوە لەگەڵ هاوڕێیاندا و لە بەردەم ئاگرداندا لە ڕاستیدا ئاهەنگی هیوگا پێناسەکردنی ئاسان نییە، بەمانای وشە واتە پشوو، بەڵام زۆر لەوە زیاترە، بەڵام لەسەر و ئەمانەوە دۆخێکی پێکەوەی و عەقلانیە. نووسەرێکی دیاری نامیلکەی هیوگا سەرۆکی پەیمانگەی کۆپنهاگن بۆ توێژینەوە لە خۆشیەکان مێگ وێکینگ لەو باوەڕەدایە هیوگا ئێستا لە هەر کاتێک زیاتر پتر پەیوەندی هەیە بە جیهانەوە. بۆ ئێمەی دانیمارکی هیوگا هەوڵدانی ڕۆژانەیە بۆ چێژبینین لە خۆشیەکان. ئەمە دیاردەیەکی ئەمریکایی نییە بۆ ئەوپەری خۆشی، بەڵکو ئەمە بۆ خۆشی هەموو ڕۆژێکە و هەوڵدانیشە بۆ خۆشیە سادەکان و بەسەربردنی کاتە خۆشەکان لەگەڵ خواردن و شەراب و کەسانی باش و کەشی ژوورەکە و بەسەربردنی خۆشیە سادەکان لەگەڵ خۆشەویستەکانیاندا. ئەمە واتای هیوگەی دانیمارکیەکانە و ئێمە ڕۆژانە هەوڵی بۆ دەدەین لەبەرەوەی ئێمە ئەنجامی دەدەین و ڕۆڵیشی لە چێژبینین لە ژیاندا هەیە. یەکێک لەو شتانە بە دڵنیاییەوە هیوگا هاوواتای هەستکردنە بە دڵخۆشی. هیوگا تەواو دەنیمارکیە و من دەمەوێت پێناسەی بکەم بەوەی کە ڕێگەیەکە بۆ پێکەوە بوون و هەستی پەیوەندی. لەسەر وەختی زستانە کاتێ تاریکی دادێ هەر لە 3 پاژنیۆڕەوە. ئیتر هیوگا کاتە گەورەکەیە، لیستە تایبەتەکان ئامادەیە و پەردەی ماڵەکەت دادراوەتە و قاوەکەت ئامادەیە و پارچەیە کێکت پێ و تۆ لێوێ دانیشتویت. ئیتر تۆ هیوگایی، ئەمەش کاتێکی خۆشە. ئەمە هیوگایە، تەنها دەبێ هەستی پێ بکەین. لە فەرهەنگی ئۆکسفۆردی 2016دا بینراوە کە هیوگا ئەمانە ڕێژکراوە بە وشەی ساڵ، هەروەها بۆ بە ناونیشانی چەندین کتێب. بەڵام ئەگەر ساڵی پێشوو سەبارەت بوو بێت بۆی کە جیهان لە مانای هیوگا تێگەشت بێت، ئەوە ئەمساڵ پتر لەبارەی بەکرداریکردنیوێت، بە تایبەتی لە کریسمسدا. شێف و نووسەری کریسمسی ئەسکەندە نافیەکان ترین هانمان جەخت لەوە دەکاتەوە کە هیوگا نافرۆشرێت. من وابیر دەکەمەوە کە مەسەلەکە پارە نییە، پتر لەبارەی پێدانی خۆشەویستی و بایەخەوەیە. پێویست بەوە ناکات گرانبەها بکرێت، زۆر گرنگە. هیوگۆ لەبارەی داهێنانی شتێکی تایبەتیەوەیە کە دەتوانرێت هەر شتێک بێت. دواتر پێکەوە لە دەوری مێزەکە دادەنیشن و مۆمەکان هەڵدەکەن و ئیتر لەوێ دەبن و پێکەوە وتوێژ و نان خواردن دەست پێ دەکات و هاوکات خۆشەویستی و بایەخدان بە یەکتریش دەست پێ دەکات. هەوڵەکان بۆ دۆزینەوەی مانای ڕاستەقینی وشەکە لەلایەن کۆمپانیایەکی فلیمسازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆ سازکردنی فلیمێکی دۆکۆمنتاری بە ناوی دۆزینەوەی هیوگاوەیە. ئەم فلیمە گەشتێکە بۆ زانینی ئەوەی کە چۆن دەتوانین شتە باشە ڕاستەقینەکان لە ژیانتدا بدۆزیتەوە و دڵخۆشت بکات. هەروە فلیمەکە تا مانگی 3 2018 بڵاو ناکرێتەوە. وڵاتانی دیکەی جیهان دەتوان لە دەنیمارشیەکانەوە لەو کاتەدا فێر ببن کە چۆن هیوگا لەم کریسمسەدا بدۆزنەوە. ئاسۆ جەبار دەنگەمەیە.